بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە لە استودیۆ میوانداری بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی ناوەندی کارەبای هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز ئومێد ئەحمەد بەخێر بن. زۆر سپاس سپاس بەخێر بن. ئەمەی خستمانە ڕوو ماوەی 4 ساڵی کاری وەزارەتی کارەبا بوو. لە بەرامبەر ئەمەشە هاوبەش بێگومان زیادی کردو ئەوەی کە کارەبای بۆ دابین کراوە. ئەمە چۆن کرا، چۆن توانیتان ئەمە بکەن مێگاواتی کارەبا زیاد بکەن سەرڕای ئەوەی کاتژمێری کارەباش زیاد بکەن و هاوبەشیش زیادی کردووە. بەڵێ زۆر سپاس. سڵاو لێەوە، سڵاو لە بینەران. دەست خۆش بۆ ئینفۆگرافیەکە کۆمەڵێک زانیاری زۆر باش و گشتگیری تیابوو لە ماوەی 4 ساڵ لە ڕابردووی وەزارەتی کارەبا لە هەموو بوارەکان لەلایەنی خەرجیەکان و داهاتەکان و هەروەها زیادکردنی بەرهەمهێنان. ئەوەی کە جەناب پرسیار لەسەر کرد زیادبوونی هاوبەشانی کارەبا بوو کە کاتێ وەزارەتی کارەبا هەنگاوانەی ناوە. شتێکی تر هەبووە لە پاڵیاکە بە بەردەوامی گەشەی لۆت هەبوو ئەوە خواز لەسەر کارەبا زیادی کردووە. ئەویش زیادبوونی هاوبەشانی کارەبا بووە کە زیاتر لە 350 تا 380 هزار هاوبەش لەم ماوەی 4 ساڵەیە زیادی کردووە. لەبارەی پێوەری زیرەک، پێوەری زیرەک توانی چی بکات بۆ کۆنتڕۆڵکردنی بەهادەردانی کارەبا؟ لە ڕاستیە پێوەری زیرەک لەبەرەوەی کە ئێمە لە دەستپێشی ساڵی با بڵێن 2009 لە دەستپێشی کابینەکە دەستمان پێکرد، جارێ تا ساڵی 2021 ئێمە نەکەوتبوونە سەس کە لەبەرەوەی کە جەناب تەزانی کۆڕۆنا و ئەوانشی بەسەرا هات کە بەشێکی زۆری پلان و پرۆژەکانی هەموو حکوومەت ڕاوەسانە کارەبا، بەڵام ڕنگدانەوەی لەسەر زەوی لە ساڵی 2022 بەدواوە کە ئێمە لە تەواوی شارۆچکەکان ژمارەیەکی بەرچاوماندانە کە ئیتر لە دوای ملیۆنەوە ئێمە تەواو خەسڵەتی تەکنیشی کۆنتڕۆڵی سەرپێچیەکان سنووردارکردن هەموو ئەوانە پێگەیشتن تا ئیسە ئێمە ملیۆنێک و 350 هزار هاوبەش دانراوە بۆ هاوبەشان لە هەرێمی کوردستان پێوەری زیرەک کە هێشتا ماوە لە ڕاستیە ژمارەی هاوبەشانی هەرێمی کوردستان کە ئەو کاتێمە پرۆژەکەمان کردبوو بۆ ملیۆنێک و 450 هزار بوو، 350 هزار زیاتریش زیادی کردووە کە یانی ئەتوانی بڵێن لە ئێستاە ملیۆنێک و 850 هزار هاوبەش لە هەرێمی کوردستان هەیە کە قۆناغی دۆمی پێویستە کا پێوەری زیرەکی بۆ دابنی. ئەو کاتە بە تەواوی هەموو خەسڵەتە تەکنیکەکانی پێوەری زیرەک ڕنگدانەوەی دەبێت. کاکۆمێت ئارمانج و داخوازە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بە بەردەوامی پێدانا 24 دەمژمێرن کارەبا نیشتیمانیە. چاوا دەشێن بگەهینەوێ ئارمانجێ و چ پلانێک هەیە؟ لە ڕاستیە بە وەزارەتی کارەبا لە سەر تەوەرێک کارمان کردووە، ئەوەی کە جەنابتان لێرە هەمووی باسان کرد بەرهەمهێنان کە ئێمە بەڕاستی پرۆژەی استراتیژیمان لە ئەم کابینەیە جێبەجێکرد لەوانە بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستانە سوود لە غازی بە فێڕۆچوو وەرگیرا کە غازەکە تەنیا بەس زەرورزیانی ژنگەیی هەبوو بۆ دانیشتوانی ناوچەکە بە تایبەتی لە گەرمیان کە ئێمە توانیمان 165 مێگاواتی لێ بەرهەمبێنین و پرۆژەی هاوشێوە لە شێخان هەیە کە بڕیارە لە ساڵی 2024 تەواو بێ. وێزگەی خەباتە لە بنەڕەتا کە دروست کرابوو بەهۆی هەندێک گرفتی دارایی و تەکنیشی ئەوانەوە ڕاوەستا بوو ئێمە لەم کابینێ هەڵمانسانەوە و هەردوو یەکەی بەگەڕ کەوتەوە. 29 مێگاواتەکان بە کاملی وەستا بوون کە ژمارەیان سێدانە بوو لە هەولێر و سلێمانی دۆک لە ئێستادا کار دەکەن و جۆری سوتەمەنەکەیمان لە گازوایی لە گۆڕی بۆ ئێشۆفۆ کە بارگرانی و خەرجی لەسەر حکوومەت کەم کردەوە و لە وێزگەی بازیان فراوانکاری کرا بە 2 یەکە کە بۆ یەکەم جارە حەزمی یەکەی وا لە هەرێمی کوردستان کە توانێت 250 مێگاواتە 2 یەکە 500 مێگاوات و ئەم دقیقە لەگە جۆرانتان قساکەین لە کاردایە و کۆمباین سایکڵی بازیان دیسان دەتوانێت 250 مێگاوات لە کۆتایی ئەم ساڵە تەواو بێ. لە دێرە لوک کە ئێمە سوودماندە و بەنداوە بچووکە وەرگرت و لەم بەهاری ڕابردوو کەوتە کار ینی ئەسلس حالیان لە کارایە، بەڵام ئەو پشت بە ئاوە بەسێ لە ڕاستیە بە پێی هەبوونی ئاو دەتوانی بەرهەمەکەی زیاتر بێ.
ئەمە هەموو ئەم با بڵێن کارانەیە کە وەزارەتی کارەبا لەسەر ئاسی بەرهەمهێنان کردوێتی زیاتر لە 20 پرۆژەی استراتیژی بە نزیک لە 400 کیلۆمەتر هێڵی 132 جێبەجێ کراوە کەوانە هەمووی پرۆژەی استراتیژی بوون بارودۆخی تەکنیشی سیستم توانای گواستنەوە باشکردنی ئاسەکانی ڤۆڵتیە و فرە سەرچاوەیی و فرەهێڵی بۆ توانای گواستنەوە کە ئەگە گرفتێک لە سیستەمەکە دروست بێ گرفت لە توانای گواستنەوە لە ئاڵوگۆڕی وزە دروست نەبێ ئەوە لەسەر ئاسی شەبەکەگە لە خوارەوە لە دابشکردنە کە بە دڵنیایی پرۆژەی پێوەری زیرە گەشتێکە لە پرۆژە گەورەکانی با بڵێن تۆڕی دابشکردن چەندەها فیدەر لە وێزگەکان و لە با بڵێن لە تۆڕی دابشکردن ڕاشێشاوە و تۆڕی لۆتێنشن و ئەوانی کەشوەتە گەڕک و ماڵ و بۆ ئەوە ناوگەڕەکە زۆر مهم بوو کۆمار بڕاستیژی مدڤە ینی مەسەلا دەنگێ ماولیدا بڕابراوان دیکێلاوان ینی مە هەمیا کێشەیە گەل هەی بڕاستی دە هەموو پرۆژەیە نیشتە جێبوونێدا چ پلانێک هەیە بوونە هێلانە vê گڕەگرۆ بڕابڕێ ji bilî dîkêlê ئێمە ئەمە هەموو کارانی کە کردومانە ئەو خەرجەکانی بوو کە جەنابتان بینیتانە و ئەمە کاتی ویستووە ئێمە هەمیشە دوو فاکتەر هەیە پرۆژەکانی وەزارەتی کارەبا پرۆژەی قەبەن پێویستیان بە پارەی گەورە هەیە و پێویستیان بە کات هەیە ئێستا ئەم دقەیە کە ئێمە ڕاوەستاوین ئێمە لە دوای 4 ساڵ ئەم فیدباکی خۆمان وەرگرتووەوە ئەم پلان و پرۆژانە شەن و کەوت دەکەین هەندێک پرۆژە هەیە ساڵێکی تر ڕەنگ دەداتەوە ینی لە ئێستا ئێمە کارمان کردووە تا 4 ساڵی تر ئەتوانی بڵێ هێشتا کاریگەریەکانی و هێشتا دەرئەنجام و ئاوتپوتی ئەو پرۆژانە لە ڕنگدانەوەی بەردەوامدایە هەتا وەکو ئێمە تەواوی پلان و پرۆژەکانمان جێبەجێەکەین وەکوتم پرۆژەی پێوەریز یەک تەواوەکەین کە کۆنتڕۆلی خواست دەکات سەرپێچەکان کۆتایی پێێنێک کە جەنابتانی کاتان پێدا زیاتر لە 51,000 سەرپێچی کۆتایی پێهاتووە و بابەتی سنووردارکردن و سیستمی پریپیت کە ئێمە توانیمان هەموو ئەو خەسڵەتە تەکنیکیانی کە لە پێوەری زیرەکە هەیە بە قۆناغ بە قۆناغ و هەنگاو بە هەنگاو سوودی لەوەربگرین سیستمی پریپیت ئێستا پێما بێت لە چەند پرۆژێکی نیشتەجێبوون لە هەولێر و لە سلێمانی کاریان پێکرێت وەکو چۆن سەرۆکوەزیران بەڵێنیدا بوو کە بڕەپارەی کارەبایەکی زیاتر بە کارەبایەکی کەمتر لەوەی کە لە مۆریدەکان وەریەگرن پێتانە دەین ئێستا لەیشە لە پرۆژەکان نیشتەجێبوون بە $50 نزیکی 170 وحدەی کارەبا دەدرای ئێستا لە 56,000 دیناری خۆمان نزیکی 330 یەکەی کارەبات پێدرێ ئێستا چەند پرۆژە وایە ئەمە وای کردو چەند مۆلیدەش تقریبا دەتوانی بڵێن ئەو پرۆژانی کە جێبەجێکراون لە نزیکی 40,000 هاوبەشن با ئێمە ئاوان بڵین بە ژمارەی هاوبەش قسە بکەین کە مەسەڵەن بۆ نمونە 15 پرۆژە لە هەولێر 15 پرۆژە لە سلێمانی بڵین چەند پرۆژەیەک لە دهۆک کۆی گشتەکەی 40,000 هاوبەشە و ئێمە ئێستا لە قۆناغی پایلۆت پرۆجێکتین واتە لە قۆناغی ئەزمموونیان ئەم پرۆژەیە وەکو ئەزممون سێرەکەین فیدباشی وەرەگرینەوە هەر گرفتێک هەر خەوشێک هەبێ چارەسەریەکەین و دوایی بە پێی دەرئەنجامی چارەسەری ئەو گرفتانە ئەتوانین هەنگاو بە هەنگاو بەسەگە هەفکارە دەرفەکردن شکەرەماخۆ بە کورتی من ڤیا بە کورتی ئەگەر شکەرەماخۆ سەرپێدانا قەرن کارەبا نیشتیمانی هەوە چ ئاسانکاری بۆ هاوڵاتیاکردن هەندێکەنە قەرەکێن گەلەکێن زێدە لەسەرن هەروە سوودێکی زۆر خۆریش وەرگیراوە بزابەتش بلیوێ ئێمە وەکو باسم کرد ئەوەی کە ئێستا کردومانە ئەمە لەژە چاودێریایە وەزارەت بە هەموو توانای خۆیەوە متابعەیەکە و چاودێریەکە وەکوتمەگە گرفتێک هەبوو چارەسەریەکەی لە بابەتی لایەنی تەکنیکیەکەی لە بابەتی لایەنی ئیدارەدانی سیستمەکە لە نرخەکەی لە هەر شتێکی ترکە ئەبێ ئەو کاتە بە دڵنیایی وەزارەت ئەو بڕیارە ئەدا کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ لە لایەنی خزمەتگوزاری و بەردەوامی کارەباکە و لە بەرژەوەندی حکوومەتیش بێ لە لایەنی ئابوووریەکەی ئەدی تەخفیزات هەیە ji parê qerî yekûldef hawalatiyan jî bi qerzî dirêj bikin بۆ مەبەستی قەرزەکانی قەرزەکان ئێمە وەزارەت جەنابتان نەزانن هەر بۆ ئێوەش قسەمان کردو لە کاتی خۆیان بۆ هەموو کەناڵەکان ڕاگەاندن بە بڕیارێکی سەرکاتی ئەنجومەنی وەزیان لە سا 15 لێ خۆشببوون هەبوو بە مەرجێک هەموو ئەو هاوبەشانەی کە قەرزارن
پاکتاویکەن ئەن تەواوی قەرزەکان بگەڕنەوە لە 150 لە 150 قەرزەکانیان لێخۆش دەبن. تمام گەلک سپاس بۆ هێژای ئومێد ئەحمەد ڕێبەرەی کۆنتڕۆڵە ناوەندیە کارەبا هەرێما کوردستان. سپاس بۆ گەلە بخێر هاتی. سپاس.